پاپا فرانسیس لەم سەردانیدا بۆ عێراق کە بە سەردانی حەج ناوی هێناوە لەگەڵ کاربەدەستان و کەسایەتی ئاینیەکان و پێکهاتی کریستیان لە خواروی عێراق و هەرێمی کوردستاندا کۆبوویەوە و لەم نێوەندەشدا کریستیانەکانی شاری سلێمانی دڵخۆشی خۆیان دەردەبڕن و بەشداری دەکەن لە مەراسیمەت ئاینیەکەی شاری هەولێر. ڕاستی هاتنی پاپای ڤاتیکان بە تایبەت لە ئەم قۆناغا کە ئەم ململانە هەیە و نەهامەتیە و وەزعی خەڵک هەر ناخۆشە و بڵاوبوونەوەی پەتایی کۆرۆنا، ئەو نەهامەتیە هەمووی پێویستمان بە کەسێک تەشجیعمانەکە، پشتگیریمانەکە، پاڵپشتمانەکە. یاسین تەها توێژەر و ڕۆژنامەنووسێکی شاری سلێمانیە. ئەو باز لەوە دەکات پەیوەندی جوگرافیای میزۆپۆتامیە و ئاینی کریستیان زۆر دێرینە و بۆ سەرەتای سەرهەڵدانی ئاینەکە دەگەڕێتەوە. دینی مەسیحی ئاینی کریستیان یەکێکە لە پێکهاتە دێرین و ڕەسەنەکانی ناوچەکە و بەپێی سەرچاوە مەسیحیەکان حتا سەرچاو ئیسلامیەکانیش مێژووی هاتنی مەسیحیەت بۆ میسۆپۆتامیا و بە یاریکراویش بۆ کوردستان بۆ شارەکانی کوردستان ئەگەڕێتە بۆ ساڵی 29 زاینی تقریبا یعنی 500 ساڵ پێش لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام. لە چەندەی ڕابردوودا و بە تایبەتیش لەم ساڵانەی دواییدا بەهۆی سەرهەڵدانی داعش و دەستگرتنیان بەسەر ئەو شوێنانەی کە کریستیانەکان تێی دانیشت دەجێن، پێکهاتەکە ڕوبەڕووی ئازاری زۆر بوونەوە و ژمارەیەکی زۆریان وڵاتیان جێهێشت و ئاوارە بوون. ئەم سەردانش وەک جۆرێک لە بەرزکردنەوەی معنەویاتی کریستیانەکانی عێراق و هەرێمی کوردستان سیر دەکرێت. لە ڕووی سیاسی ڕکلامێکی زۆر گەورەیە بە 300-400 کەناڵی دنیا و 1000 تیمی ڕۆژنامەوانی کە لەگەڵ پاپان ڕکلامەکەن بۆ عێراقی دوای داعش، بۆ ژیان لە عێراق. لە ڕووی ئاینی دامەزراندنی ڕێچکەیەکی نوێی حەزکردنە لە ڕووی معنەویات پێکهاتەیی دامی فرەیە لە عێراق. ئەمە بۆ یەکەمین جارە پاپا فرانسیس سەردانی عێراق و هەرێمی کوردستان بکات و لە سەردانەکەیدا لەلایەن کاربەدەستان و کەسایەتی ئاینی و سیاسیەکانەوە پێشوازی لێکرا و سەردانەکەش چاوی میدیای جیهانی بۆ ناوچەکە ڕاکێشاوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.